ئێمە وەکو گەنجانی وڵات پارێز کەمپینێکمان ڕاگەیانەوە کە بۆ دەرکردنی پەکە لە لیستی تیرۆرە و دیارە ئەم کەمپینە نێودەوڵەتیە تەنها لە هەرێمی کوردستانە نییە و لە وڵاتەکانی ئەوروپاش هەیە بەردەوامی هەیە ئێمە ئەمڕۆ یەکەم ڕۆژمانە و خۆشبەختانە سەر و 300 واژۆمان کۆ کردوێتەوە وە شەویش بەردەوامی بە شەوانی ڕەمەزان و ئینشاڵە بۆ ماوەی چەند ڕۆژێک تاوەکو هەینی با بڵێن 3 ڕۆژی تر بەردەوامی لەم بەڵێ ئیسا ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو لە کاتژمێر 3 بەدوا و لەبەرەوەی یەکەم ڕۆژ بوو کەمێک دوا کەوتین لە کاتژمێر 3 بەدوا تاوەکو کاتژمێر 6 ئێوارە بەردەوام بووینە و وەکوتم تقریبا بە نزگەی سەر و 300 دەنگ واژۆمان کۆ کردوێتەوە و بە شەویش بە هەماشەوە لە دوای هەشتی شەوە بەردەوام بین تاوەکو نزیکی 12 شەو هەموو چین و تۆژەکان هاتوونە بە هانامانەوە و بە واژۆکردنی ئەم کەمپینە و بەڵام ئەو نشی تێبوو لە بەروی ئێواری ڕەمەزانە و باڵێن تۆزێک دوورین لە سنتەری بازاڕەکەەوە خەڵکی بە کەمی هاتووە کرد بەڵام ئەتوانم بڵێم 180 و کەسانی کە لێرە هاتوچیان کردو واژە خۆیان کردووە باڵێ ئەم کەمپینە وا دیارە کەمپینێکی نێودەوڵەتیە تەنها لە هەرێمی کوردستانە نیە بۆ دەرکردنی پەکەکەی لە لیستی تیرۆر و ئەم کەمپینێکی درێژخایەنە و ئەتوانم بڵێم ماوەیەکی درێژە لە وڵاتانی ئەوروپا ئەم کەمپینە بەردەوامی هەبوو و خۆشبەختانەی سەر لە هەرێمی کوردستان ئەم کەمپینە دەستی پێ کردووە بە واژۆکردن بۆ دەرکردنی پەکەکە لە لیستی تیرۆر و ئەم کەمپینە دەدرێت بە دادگای نێودەوڵەتی بۆ دەرکردنی پەکەکە لە لیستی تیرۆر. Sağ olun abi.